Evde radyoya denge gele. کاتتان باش بیسەرانی هێژا لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ پێنجشەمبە 26 دسەمبەری 2024 تان پێشکەش دەکەین. سوپای تورکی داگیرکەر بردومانی گوندی وەردەی سەر بە شارۆچکەی چۆمانی کرد بە پێی زانیاریەکان هیچ قوربانێکی گیانی لێ نەکەوتوتەوە و تەنها زیانی مادی هەبووە بردومانەکە. کامران عوسمان ئەندامی تیمی کوردستانی ڕێکخراوەی CPT ئەمریکی ڕایگەیاند فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی تورکیا بردومانی بەرزایەکانی لاستوری گوندی وەردەی سەر بە شارۆچکەی چۆمان کرد. جێی ئاماژەیە ماوەی 2 هەفتەیە فڕۆکە بێفڕۆکەوانەکانی تورکیا بەسەر چیا و بەرزایەکانی سنووری شارۆچکەی چۆمان و گەڵاڵەی باڵەکایەتیدا دەسوڕێنەوە. هەروەها ڕاگەیاندراوە لە بردومانەکە هیچ هاوڵاتێکی مەدەنی نەبووتە قوربانی. شاندێکی کەنەکە سەردانی چەند پارتێکی باشووری کوردستانیان کرد. شاندێکی کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە کا پێکات بوو لە زەینەب موراد هاوسەرۆکی گشتی کەنەکە و چەند ئەندامێکی تری کەنەکە سەردانی مەکتەبی سیاسی بزوستنەوەی دموکراتێکی گەلی کوردستانیان لە هەولێر کرد. لەلایەن هاوڕێ مام خدر سکرتیاری گشتی و ئەندامانی مەکتەبی سیاسیەوە باگەرمی پێشوازیان لێکرا و کۆبوونەوە. لە کۆبوونەوەکەدا بارودۆخی کوردستان بە تایبەت گۆڕانکاری و ئاڵ و گۆڕەکانی ڕۆژاوای کوردستان تاوتوێ کرا و جەخت لەسەر گرنگی بەستنی کۆنگرەی نەتەوەی کورد کرایەوە. هەروەها لە چوارچەوەی سەردانەکاندا لەگەڵ لایەنە سیاسیەکان شاندی کەنەکە لەگەڵ حیزبی شیوعی کوردستان کۆبووەوە و هەردوولا جەختیان کردەوە پێویستە مافەکانی کورد لە ڕۆژاوای کوردستان زامن بکرێت لە سووریای نوێ. هەروەها لە کۆبوونەوەکە لەگەڵ حیزبی شیوعی کوردستان باس لە پرۆژە و کار و چالاکیەکانی کەنەکە بۆ ئایندە کرا و هەردوو لە هاوڕابوون بۆ هێنانەتی یەکڕێزی و کاری هاوبەش لە پێناو بەرژەوەندی باڵای گەلی کورد. شاندی کەنەکە لالایەکی تریشەوە لەگەڵ حزبی زەحمەتکێشانی کوردستان لە بارگای مەکتەبی سیاسی حزبی زەحمەتکێشانی کوردستان لە هەولێر کۆبوونەوە و پێشاتە سیاسی و سەربازەکانی کوردستان و بەتایبەت ڕۆژاوای کوردستان و سووریا تاتوێکرا و جەختیان لاگرنگی پاڵپشتی و هاو هەڵویستی بۆ کوردانی ڕۆژاوە و کارەکان بۆ بەستنی کۆنفرانسی ڕاوێژی نەتەوەی لەسەر ئاستی باشووری کوردستان کرا. لە ئێستادا کە گۆڕانکاریەکان ڕویان لە خۆرهەڵاتی ناوەڕاست کردووە و کوردیش بەشێکە لەو گۆڕانکاریانە ئەرکی میدیا گرنگە لەو نێوەندەدا کە کاریگەری ڕاستەخۆ هەیە لەسەر ڕووداوەکان و دکتۆر کارزان محەممەد مامۆستای زانکۆ و پسپۆڕی یاسایی لە میدیادا دەڵێت بەداخەوە بەشێک لە میدیاکان چوونەتە بەرەی خیانەتەوە. دەستکەوتێکی گەورەی مرۆڤایەتی گەشەکردنی ئامرازەکانی میدیایە لە جیهان و ئەم گەشەکردنە خۆشبەختانە هەرێمی کوردستانیشی گرتوتەوە. ئێستا ئەگەر پۆڵەنێکی گشتی بکەین بۆ میدیا لە هەرێمی کوردستان دەتوانین بە چەند ئاراستەیەکە دابەشا بکەین. یەکەمینیان ئاراستەیەکی نیشتیمانی نەتەوەیی مرۆڤانەیە کە ئەم میدیایە هەمیشە هەوڵەدا هەواڵ و زانیاری دزووە کۆمەلگا بڵاو بکاتەوە، جۆرەها هۆشیاری تەندروستی کۆمەڵایەتی لە کۆمەلگادا بڵاو بکاتەوە بۆ ئەوەی کە کۆمەلگا ئاسی هۆشیاری هێندە بەرز بێ بتوانێت بە شێوازێکی دروست مامەڵی لەگەڵدا بکە. و خۆشبەختانە ئەم جۆرە میدیایە تەنها لە کەناڵەکانی ڕاگەیان و سایتەکانە قەتیز ناخوە، بەڵکو ژمارەیەکی زۆری هاوڵاتیانیشان بە ڕێگەی ئەکاونت و پێیجەکانی خۆیانەوە بەردەوام پەیامێک بڵاو دەکەنەوە کە خزمەتی کۆمەلگا بکە. هەر هاوڵاتێک لە ڕێگەی ئەکاونتەکەی خۆیەوە تا دەگاتە کەناڵەکانی ڕاگەاندن میدیاکاران کە لەم ئاراستە بن بەڕاستی جێگەی شانازی و جێگەی نیگەرانیشە میدیایەکی شەیە کە ڕێک پێچەوانی ئەم بابەتەیە. هەمیشە هەواڵی درۆ و ناڕاست بڵاوکاتەوە، واتەوات بڵاوکاتەوە، هەمیشە هەواڵی ناومێتکرد بڵاوکاتەوە بەرامبەر بە میلەتەکەی خۆمان و ئەم ئاراستەیە توانم نایبنێم ئاراستەی خیانەت. بۆچی؟ چونکە یەکێک لە ئەرکە گرنگەکانی میدیا خزمەتی کۆمەلگای خۆت و کۆمەلگای جیهانیە. بۆیە هەر میدیایەک لەم قۆناغانەیە خود لەم قەیرانەدا هەوڵدا ڕژمێنی بڵاو بکاتەوە، هەوڵدا تۆی ناتەبایی و شەڕ لە ناو
کۆمەلگای کوردیا بڵاوکاتەوە ئەوە دەچێتە چوارچێوەی میدیاکانێتەوە بۆچی چکە دەوڵەتە داگیرکەرەکان هەمیشە هەوڵ دەدەن تۆی ناومێدی و دووبەرەکی لە ناو کۆمەلگای کوردیدا بڵاوکەنەوە. ناوەندی ڕاگەاندنی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدە ڕایگەان هێزەکانیان لە ئەنجومەنی سەربازی منبەج هێرشەکانی چەتەکانی دەوڵەتی تورکیان با پێشگیری زەمینی و ئاسمانی لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکەوە لە باشووری ڕۆژهەڵاتی منبەج و لا گوندەکانی باکووری بەندای تەشرین تێکشکاندووە. ناوەندەکە ڕایگەاندووە لە ئەنجامی پێکدادانەکانی ئەم بەیانیە لە دەوروبەری شاری ئەبوو قەلقەلی باشووری منبەج و هەروەها گوندەکانی باکووری بەنداوی تەشرین 14 چەتەی داگیرکەر کوژراون و دەیان چەتەش بریندار بوون. هەروەها 2 زرێپۆش و 2 تانکی دۆشکە هەڵگر و 2 ماتۆرسایکڵی چەتەکانیان تێکشکاندووە. هەروەها ناوەندی قەسەدە ئاشکرای کردووە تەواوی هێرشەکان تێکشکێنراون و لە دیمەنەکاندا ڕوخانی ئامێرەکانی دوژمن لە نزیکترین کاتدا بڵاو دەکرێتەوە. باگوێرەی زانیاریەکانی ڕوانگەی سووری لا کاتی هەوڵدان بۆ دەستگیرکردنی ئەفسەرێکی سەربا ڕەژێمی بەشار ئەسەد 7 کەس لە تەرتووسی سووریا کوژراون. ڕاگەیاندراوێکی ڕوانگەی سووری ئاشکرای کردووە لە کاتێکدا هێزە ئەمنیەکانی وەزارەتی ناوخۆی نوێی سووریا ویستویانە ئەفسەرێکی پێشووی زیندانی سیرنایە دەستگیر بکەن ڕوبەڕوو بوونەوە لە نێوان هەردوو لادا ڕوویداوە بەهۆیەوە 14 چەکداری هێزەکانی ئاسایشی گشتی کوژراون و 3 چەکداری ئەو هێرشەش هێزەش کوژراون کە ویستویانە و ئەفسەرە دەستگیر بکەن. ڕوانگەکە با پێشبەستن بە چەند سەرچاوەیەک ئاماژەی بەوەش کردووە ئەو ئەفسەرە بەرپرسی بەڕێوەبەرایەتی دادگای سەربازی و سەرۆکی دادگای مەیدانی زیندانی سیرنایا بووە و یەکێکیشە لە بەرپرسە تاوانبارەکانی ڕژێمی ئەسەد و جێی ئاماژەیە زیندانی سیرنایا بە یەکێک لە مەترسیدارترین زیندانەکانی جیهان دادەنرێت و لە ساڵی 1970 دروست کراوە و 30 کیلومتر لا دەمیشقی پایتەختەوە دوورە و زیندانەکە زیاتر لە 20,000 زیندانی دەگرێت و بەشێکی زۆری زیندانەکە تایبەت بووە بۆ کەسانەی کە دژی ڕژێمی بەشار ئەسەد بوون. دەسەڵاتی دەریایی فەڕەنسا بڵاوی کردەوە 107 کۆچبەریان ڕزگار کرد کە دەیانویست لە ڕێی کاناڵی مانشەوە بەرەو ئیتالیا بریتانیا بپەڕێنەوە. دەشڵێن ئەمساڵ خوێناویترین ساڵ بووە بۆ کۆچبەران لە نێوان سنوورە ئاویەکانی وڵاتەکەیان و بریتانیا. دەسەڵاتی دەریایی فەڕەنسا سەبارەت بە ڕزگارکردنی 107 کۆچبەر لا مردن کە ویستویانە لە کاناڵی مانش بپەڕێنەوە بۆ بریتانیا ڕایگەان لە ماوەی 24 کاتژمێردا 12 ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی کۆچبەرانیان لە کەناراوەکانی باکووری وڵاتەکان ئەنجامدا و هەروەها دەڵێن 107 کۆچبەرمان ڕزگار کرد کە دەیانویست لە ڕێی کاناڵی مانش بەرەو بریتانیا بپەڕێنەوە. دەشڵێن لە ئێستادا ئاوەکان زۆر مەترسیدارن بەهۆی گۆڕانی کەشوهەوا و هاتنی زستانەوە شەپۆلەکان ناجێگیرن. جێ ئاماژەیە تەنها لە ساڵی 2024 نزیکەی 73 کۆچبەر لە کاتی هەوڵدان بۆ پەڕینەوەیان لە فەڕەنسا بۆ بریتانیا گیانیان لەدەستدا و ئەمەش زۆرترین ڕێژەی گیان لەدەستدان کە تۆمارکرابێت لە ساڵێکدا. لە شاری ساربرۆکێنی ئەڵمانیا مەراسمی یادکردنەوە بۆ شەهیدانی ئازادی ئەنجامدرا. لە چالاکیەکەدا ڕۆژنامەنووسان جیهان بیلگین و نازم داشتان و شەهیدانی پاریس ئەڤینگۆیی و میرپەروەر و عەبدوڕەحمان کزل یادکرانەوە. ژمارێکی بەرچاو لە کوردستانیان و بنەماڵی شەهیدان لە مەراسیمەکەدا ئامادە بوون و لە چالاکیەکەدا تیشخرایە سەر تێکۆشانی شەهیدان و وترایەوە تێکۆشانی شەهیدان بۆ وڵاتێکی ئازاد و حەقیقەت دەگاتە سەرکەوتن. وێنەی ئەندامی کۆنسەی کەجەکە ئەڤینگۆیی عەبدوڕەحمان کزل و هونەرمەند میرپەروەر کە لە دووەمین کۆمەڵکوژی پاریس شەهید کران، هەروەها وێنەی پێشەنگانی ژنان سەکینە جانسز و فیدان دۆغان و لەیلا شایلەمێز کە لە 9 کانونی دووەمی 2013 لە پاریس شەهید کران بە باڵای هۆڵی دەیەمی شارەوانی پاریس هەڵواسران. لەسەر وێنەکان دروشمی لە ماوەی 10 ساڵدا لە پاریس دووجار کوردان شەهید کران نووسرا بوو. جاماژەیە ناوەندی کولتوری کوردی ئەحمەدکایە کە دووەمین کۆمەڵکوژی پاریس تیایدا ڕوویدا لە نێو سنووری دەیەمی شارەوانی پاریسدایە و وێنەی شەهیدانی هەردوو کۆمەڵکوژیەکان لە نێوان 23 کانونی یەکەم تا 9 کانونی دووم لە بینای شارەوانیەکە دەمێنێتەوە.
سەرۆکی پێنی نێونەتەوەیی دەڵێت بۆ شارنەوەی ڕاستیەکان هێرش دەکەنە سەر ڕۆژنامەوانان. لا بەرامبەر تێرۆرکردنی ڕۆژنامە نووسان جیهان بیلگین و نازم داشتان ناڕەزایەتیەکان بەردەوام و سەرۆکی پێنی نێونەتەوەیی بورهان سۆنمەز هێرشەکانی سەر ڕۆژنامە نووسانی کوردی شەرمەزار کرد و دەڵێت تێرۆرکردنی ڕۆژنامەوانان داشتان و بیلگین مایە قبولکردن نییە و دەشڵێت لە شەڕدا بۆ ئەوەی ڕاستی پەردەپۆش بکرێت و تا هێرش دەکرێتە سەر ئەو کەسانەی کە هەواڵەکە ئامادە دەکەن. سۆنمەز هەروەها ئاماژەی باڕۆڵی بێدەنگی کۆمەڵگەی نێونەتەوەیی لە بەرامبەر هێرشەکانی سەر کۆمەڵگە و ڕۆژنامەوانانی کورد کرد و دەڵێت کاتێک کۆمەڵگەی نێونەتەوەی دەنگ هەڵنابڕێت هێزە خۆجێیەکان واتە حکوومەتەکان یاخۆت ڕێکخراوەکان بە شێوەیەکی بێباکانە دەجوڵێنەوە. هەروەها باسی لەوەش کرد کە بۆ پاراستنی ڕۆژنامەوانان پێنی نێونەتەوەیی لە ناو هەوڵداندایە و دەشڵێت پێنی نێونەتەوەیی لەو پێناوەدا لا زیاتر لە 40 وڵات و لە ڕێگەی هەزاران ئەندامیەوە تێدەکۆشێت. کار و ئەرکی سەرەکیمان تێکۆشانە بۆ ئازادی نووسین و وێژە. لەوەها ئاستێکدا هەڵکشاون و کە ئێمەش بەشداری لە پشتیوانەکانی ئەو ڕێکخراوانەدا دەکەین کە لە پێناو ڕۆژنامەواناندا خەبات دەکەن. سۆران ئەرشەد و هێمن بەهرامی و هەروەها کاوە ئوستوار سێ هاوڵاتی شاری بۆکەن لەلایەن هێزە ئەمنیەکانی ئەم شارەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستانەوە. هێزە ئەمنیەکان بە بێبڕیاری دادوەر ئەم هاوڵاتیانەیان دەست بەسەر کردووە. تا ئێستا هیچ زانیاریەک لە هۆکارەکانی دەست بەسەرکردن و شوێنی مانەوە و تۆمەتەکانی دژی ئەم هاوڵاتیانە لە بەردەستان نیە. گرنگترین سەردێڕی ڕۆژنامەکانی ئەمڕۆ لە دەیلی تەلگرافەوە دەست پێ دەکەین. دەیلی تەلگراف نووسێتی تەندروستی ئەسماسەد بەهۆی شێرپەنجەوە زۆر خراپە. گاردیان دەڵێت ساڵیادی ئەو تسۆنامیی 228,000 مرۆڤی لەناوبرد ئەمڕۆیە. ئیندیپندنت نووسێتی هێرشەکەی پوتین لە کریسمسدا ئۆکراینیەکانی خستوەتە بەردەم شەپۆلی سەرما و ڕوشەلیم پۆستیش نووسێتی لەبارەی ئاگربەستەوە ئیسرائیل و حەماس یەکتر تۆمەتبار دەکەن. ڕۆژنامە عەرەبیەکانی شەرقەڵ ئەوسەد دەڵێ ئێران خۆی بۆ مانۆڕێکی سەربازی گەورە ئامادە دەکات و سەباحیش نووسێتی ئامادەکاری بۆ بە خاکسپاردنی حەسەن نەسڕۆڵڵا دەکرێت. ڕۆژنامەی مەدایش نووسێتی 40,000 بازرگان و بەکاربەری مادەی هۆشبەر لە عێراق دەستگیر کراون. ڕۆژنامە فارسیەکانیش نووسیانە ئارمانی ئیمروز دەڵێت تاکسی ئۆنلاین بۆ شۆفێری ژنان دامەزرا و ئەبراریش نووسیوێتی مشک بەشێک لە بەرهەمی جوتیارانی سنەی لە ناو بردووە و ڕۆژنامەی مەردوم سالاریش نووسیوێتی لە ماوەی 6 ساڵدا هەژاری کرێکی لە ئێران 48% گەشەی کردووە. گشتی هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لا خێر و خۆشیدا.